لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی ڕێوڕەسمێک بۆ ماڵاوەییکردن لە شەهیدی فەرماندەی خۆراوەی کوردستان باوکی لەیلا بەڕێوە چوو. ئەو شەهیدەی چەند ڕۆژێک لەمەوبەر لە نەخۆشخانەیەکی شاری سلێمانی گیانی سپارد. ڕێوڕەسمەکە بە ساتێکگۆستان بۆ ڕێزگرتن لە گیانی شەهیدان دەستی پێکرد. پاشان نوێنەری کانتۆنەکانی خۆراوە لە هەرێمی کوردستان وەتارێکی پێشکەشکرد و ڕایگەیاند. خۆی لە خۆیە شەهادەتی شەهید ئەبوو لەیلا کە لە سەنگەرەکانی بەرخۆدان لە ڕۆژاوا لە حملەی ڕزگارکردنی منبج بریندار بووە بۆ چارەسەر و تەداوی هاتە سلێمانی شاری هەڵمەت و قوربانی خۆی لە خۆیە و لە ئەنجامە بەداخەوە لە سلێمانی شەهید بوو. ئەمە نیشانەی کە بە خوێنی شەهیدانی ئێمە سنووری بینی بەشەکانی کوردستان تێک ئەشکێت. بەدانانی تاجەگوڵینەی سەرۆک جەلال تاڵەبانی وەزیری شەیدان و ئەنفالکراوەکانی هەرێم ڕێز لە خەباتی شەیدی فەرماندە گیرا و بە دوایدا چەند وتارێک پێشکەش کرا. لە ناویاندا ساڵح موسلیم هاوسەرۆکی پارتی دیموکراتی کورد پێیەدا ڕایگەیاند. خونێ شەهیدان هیرۆ شەهیدان ئێ قەحرەمانێ وەک ئەبوو لەیلا هیرۆ ئەم دنەڤ دنیای گشتیدا دنێڤ جیهانە گشتیدا ئەمدانە ناسین ئێ وەک ئەبوو لەیلا تشتێ هانە کو دەدیرۆکێ دە زڵم و زۆرداری هانە کول سەر کوردان بووی بە ئەمفەلێ خەوا بە کۆمکوژێ خەوا بە دیرۆکێ هانە کو شاش خەتی نفساندن ئیرۆ گشتی سەرڕاست بوویە. لە وتاری یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا کە لێپرساوی دەستەی کارجێڕی مەکتەبی سیاسی پێشکەشی کرد هاوخەمی بۆ گەلی خۆراوە دەربڕا و ڕاشیگەیاند وەک یەکێتی پەیوەندیان لەگەڵ خۆراوە پەیوەندیکی لە مێژینەیە و بەردەوام پشتیوانیان بوون. سلەیمانی کە باوەشی بۆ ئەو لەیلا کردوتەوە حەقە بزانرێ سلەیمانی وەکو جوغرافیا وەکو شار باوەشی بۆ نەکردوتەوە. پارێزگاری سلەیمانیش وەکو فەرمان بەرێک ئەم کاری نەکردووە. سلەیمانی وەکو بەشێک لە باشوور و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان باوەشی بۆ ئەو لەیلا کردوتەوە. پارێزگاری سلێمانی و نەخۆشخانەی سلێمانیش بە فەرمانی یەکێتی نیشتیمانی کوردستان باوەشیان بۆ ئەو لەیلا کردوتەوە. ئەمە هەڵوێستی یەکێتیە کە لە دامەزراندنیەوە پەیوەندی ئۆرگانیکی بەشەکانی کوردستانی زانیوە. ئێمە لەم بۆ نەخەمناکەدا سەری ڕێز بۆ ئەو بنەماڵە تێکۆشرەدا ئەنوێنین و ئەو ئۆپراسیۆنشی کە بۆ من بەش دەستی پێکردووە ئومێد دەکەین لە ماوەیەکی نزیکە سەرکەوتنی تەواو بەدەست بێنن. تافگەری کۆمەڵگەی ئازادی کوردستانی ژووتاریان خوێندرایەوە. ئەم قوتابخانەیە ئێستاش بە هەزارەها فەرماندەی تری وەکو ئارین مێرکان و وەکو باوکی لەیلای ئامادەیە بۆ تێکۆشان. لە دیکۆمنتاریەکیشدا کە پێشکەش کرا گوزەرێک بە نێوژیانی پڕتێکۆشانی شەیدی فەرماندە باوکی لەیلادا کرا. شەیدی فەرماندە فەیسەڵ سەعدون ناسرا و بە باوکی لەیلا لە ئۆپراسۆنی ڕزگارکردنەوەی منبەج لە خۆراوەی کوردستان لە ڕۆژی 2 حوزەیران بریندار دەبێت و بەمەبەستی چارەسەرکردن دەگەیەنرێتە شاری سلێمانی. بەڵام دوای چەند ڕۆژێک لە چارەسەرکردنی بەهۆی سەختی برینەکەیەوە لە ڕۆژی 5/6 2016 شەهید دەبێت و دوای بردنەوەی تەرمەکەشی بۆ خۆراوەی کوردستان لە زێدی لەدایکبوونی لە کۆبانێ بە خاک دەستپێدرێت. دلێر کەمال کورساد نیوس سلێمانی.